سڵاوتان لێبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. جێگەی خۆیەتی سەرەتا یادی هەموو ئەو گیانبەخت کردوانە بەرز ڕابگرین کە لە چەند مانگی ڕابردوودا سنگیان کردە قەڵغام بۆ ئەوەی کە ژیانێکی ئاسوودە و بەرابەر بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران و کوردستان بە تایبەتی تر خۆڵقێنن. لە بەشێکی تر لە ڕپۆرتاژێک کە ئاگادارن هەڕۆژی دەچینە شوێنێک و دەچینە بڵێن هاوڕایانی شاخیشمان لەم ڕپۆرتاژەدا بەشدار کردو. ئەمڕۆ لە فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵین لەگەڵ بەرپرسان و لەگەڵ هاوڕێیان قسە و باسێکمان دەبێت و دواتریش لەگەڵ هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ توێژێک پێک دێنین. سەرشتانی بۆ بینینی ڕادەکەشم. ششی ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە پیرۆز بێت. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە پیرۆز بێت. پیرۆز بۆ ڕۆ 26 و ڕێبەنانی ڕۆ کۆمەڵی. 26 ڕێبەندان ڕۆژی ئاشرابوونی خەباتی نەهێنی کۆمەڵە لەسەر جەم کادر و ئەندام و پێشمەرە قارەمانانی کۆمەڵە پیرۆز بێت. هەروەها 26 ڕێبەندان ڕۆژی شەهیدبوونی کاک حەسەن کەریمی بەرز ڕادەگرین. بڕۆخێ کۆماری پەتو سێدارە. سەرەتا 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە گشت خەڵکی بە شەڕەفی کوردستان و ئێران پیرۆز بێ. ئەم ڕۆژە یادی گیانبەختکردووی هاوڕێی تێکۆشەرمان کاک حەسەن کەریمی و ئەو ڕۆژە یادی ئەو دەکەینەوە و پیرۆز بێت لە خەڵکی بە شەڕەفی کوردستان و ئێران. پیرۆز بێت 26 ڕێبەندان ئاشکرابوونی خەباتی نەهێنی کۆمەڵە. پیرۆز بێ 26 ڕێبەندان. پیرۆز بێ ڕۆژی کۆمەڵە. پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. 26 ڕێبەندان ساڵیادی شەهیدبوونی کاک حەسەنی کەریمی بەرز ڕادەگرین. 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نەهێنی کۆمەڵەیە لەسەر جەم ئەندام و کادر و پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە پیرۆزبایی یەکەین. وهروەها لە بنەماڵەی زندانیانی سیاسی و بنەماڵەی شەهیدان پیرۆزبایی یەکەین و لێرەوە بەڵێن دەدەین بە شەهیدان بە بنەماڵەی شەهیدان کە تا دوادڵۆپی خوێنمان درێژەدەری ڕێگایان بوو. 26 ڕێبەندانی ڕۆ کۆمەڵەیە ئی ڕۆیە پیرۆزبایی کەروچا بنەماڵا کە وەشەویستەکەشە جەڕا و ئازادی و بەرابەری نەگیانشە جەدەستدان و پیرۆزبایی کەروچی ڕەفێقا و ئا کەسا کەدڵشا پێ ئازادی مڵەوەن. پیرۆز بێت ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە بەڵگرە تیشرە و بە هەستە سوورە سواری کۆمەڵە زۆرە سەنگەر ڕەنج دەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نۆبەرەی نان بۆتە بارانی پەڵە ڕابە نەفرەتکە لە مەرگ و هەستەوە بۆ کار و کەی ورەی ئینسانی کارگەر ئاسەواری کۆتەڵە. بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە باڵگرە تیژە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنجدەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵە ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵە ڕابە نەفرەت کا لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕان کەی ورەی ئینسانی کارگەر ئاسەواری کۆتەڵە خۆر لە ئامێز بگرە ئاسۆی بەندەنان ئاخێزمەکە مەشغەڵان کواجەی هەواری تەمتومان و دووکەڵە. بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە باڵگرە تیژڕە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە
ڕەنجدەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵا ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵا دێبەدێ پێشمەرگەیە و شاری لە سەنگەر گرتووە یێژەنی ئەو ئاگرە سوورە وا لە سار تۆماتڵە دەرکەوانم نم ببارێ سەوزی کامەزرای گەنم نان و هەرزانی بەهایان ڕەنجی تۆی تیا تێکەڵا بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە بەڵگراتیش ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنجدەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵا ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵا بێرەوە جوانۆی لە بەفرا کوڕژن و چوار پەلتەزیو بۆ لە ئەستێرەی کەنارگرتووی بە دوای نوورداتەریو بەژنی لووتکەی هەڵکشاوی زۆر سەر و بەژنی هەتاو مارشی کۆمۆنەی گەروی خۆری شەوی ئەنگوستە چاو بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە باڵگراتیش ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنجدەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵا ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵا سواری زریان با بڕۆ چەخمە خەدە و پێش باکەوە بیهەژێنا شەنگە باڵای کاک فوئادم سەربەوە دەرکەوە هۆبا بە هۆبا بەردەبازی ڕێگەتن ڕەنجدەرن خەڵکی هەژارن کارگەری بەشمەینەتن بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە باڵگراتیش ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگەر ئاوەدانکە ڕەنجدەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵا ئارەقەت بۆ نەوبەرەینان بۆتە بارانی پەڵا بژی کۆمەڵە
شەکە گەودانێ دوورگەوە دوورگەوە دەی هەڵگەوە دەچوو باباس بەڵێ ئازیزان ئێستاش لە خزمەت یەکێک لە هاوڕێیانی بەرپرسی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵین هاوڕێ سامان سەیدی بزانین ئەو چ قسە و باسێکی هەیە بۆ ئەم ڕۆژە مەزنە هاوڕێ سامانم کاتت بە شاگادارن کە بەرەو پیری 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵەوە دەچین چ قسەیەکت هەیە ڕوو بە بینەران و ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەخێر بێن سەرەتا من وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو بنەماڵەی شەهیدان لە هەموو زیندانیانی سیاسی و هەموو کادر و ئەندام و پێشمەرگەکانی کۆمەڵە ئەەکەم و لەم ڕۆژە پیرۆزدەشدا کە یادێک لە کاک حەمە حسەینی کەریمی وەکو سەرقافڵەی شەهیدانی ئەم ڕێبازەکەم ئێمە لێرە خەرێکی ئێمە دریای کۆمەڵە بۆ سەر هەموو جوانێکی شۆڕژگێڕ بۆ هەموو لاوێک کە دڵی بۆ ئازادی لێ ئەدا ئاوەڵایە و بە خێراتنتانەکەین بۆ نێوهێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ گەیشتن بە ئامانجەکانمان بۆ دنیایەکی بەرابەر بەخێر بێن و هیوادارم ساڵێکی تر لە سەر سیاچاڵەکانی ڕووخاوی جمهوری ئیسلامیە ئەم ڕۆژە پیرۆزە دووبارە جەشن بگرینەوە. بەڵێ ئازیزان ئێستاش لە خزمەت هاوڕێکی خۆشەویستمان هاوڕێ چیاکۆ محەممەدین کە بەرپرسی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵەیە تا قسە و باسی ئەویش ببیستین چیە یانم کاتت باش ئاگاداری کە بەرەوپیری 26 ڕێبەندان
ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی تێکۆشانی کۆمەڵەوە دەچین. ئێوە وەکو بەرپرسی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە چ پەیامێکتان ڕوو بە لاوانی شۆڕژگێڕی کوردستان هەیە؟ کاگەمیر بەخێر بن، منیش بەنەوەی خۆم 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە پیرۆزباییەکەم سەرجەم پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە بنەماڵەی هاوڕێیانی گیانبەختکردووی کۆمەڵە زیندانیە سیاسیەکان ئەو کەسانە کە دڵیان بۆ کۆمەڵە لێدا. پەیامی من بۆ لاوانی تینووی ئازادی و شۆڕژگێڕی کوردستانەوەیە کە خەبات و تێکۆشان لە هەموو عەرسە جیاوازەکانە بەردەوامە. فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە و کۆمەڵە یەکێک لەو عەرسانەیە و یەکێک لەو شوێنانەیە کە ئەتوانن بە شێوەیەکی حرفەییتر بە شێوەیەکی زانستیانەتر خەبات و تێکۆشانی خۆیان بەردەوام بکەن. فێرگەی کۆمەڵە دەرگای ئاواڵەیە بۆ هەموو ئەو گەنجانە، بۆ هەموو ئەو شۆڕژگێڕانە کە دڵیان بۆ ئازادی لێدا، بۆ هەموو شۆڕژگێڕانە کە لەم دوایینانە لەسەر شەقامەکان بە دەستی خاڵی لە مقابڵی دڕندەترین هێزی یەکێک لە هێزەکانی سەرم عەرزە وەستان و تێکۆشانیان کرد و خەباتیان کرد و وەچە بەسا گیانبازیان کرد. هیوادارم کە ئەو شۆڕژگێڕانە هەمووی سەڵامەت بن، هەمووی لە ئەوجی ئامادەگی خۆیانەوە دووبارە بتوانن ڕابپەڕن، دووبارە بێنەوە سەر شقامەکان و لەوێ خەباتی خۆیان تا وەگۆڕنانی جمهوری ئیسلامی بەردەوام ڕابکرن. بەڵێ سپاس چیە گیان، ئەگەر زانی لە کۆتاییدا ئێمە بەداخەوە کاتی بەرنامەکەمان زۆر کورتە، بتانەوێ ئاماژە بە شتێ بکەن بە کورتی فەرمون. کاگەمیر من پێم خۆشە لەم ئاینا باسی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە بکەم. ئەو گەنجانە کە ڕوو لە ئێمە کەندێنە فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە لێرە لەسەر مەبانی فکری کۆمەڵە ئاشنا بن، بە تەوری زانستیانە فێری علمی مارکسیزمە بن، بە تەوری عملیتر فێری ئوسوڵی و تاکتیکی شەڕی پێشمەرگانە و شەڕی چەکداریە بن. دواتر ئێمە ئەوە ڕفیقانە ئامادەکەین و هاوڕێیانە ئامادەکەین بۆی کە بتوانن لە ئۆرگانەکانی تەشکیلاتی کۆمەڵا لەوێ بە شێوەیەکی حرفەییتر فعالیەتی سیاسی و نظامی خۆیان ئیدامە بدەن. دیارە ئێمە ئەم مدەتە لە ناوخۆ پرسیارێکی زۆرمان لێکراوە بۆ فعالیەتی چەکداری لە سەتحی کوردستان و لەم ئاخێزانە کە پێکاتوە دەست پێ ناکەن، چە بەسا ئینتقادیان لێگرتوین لە بەعزێ لە مەواردە. ئێمە هێزی پێشمەرگەمان ئامادە ڕاگرتووە ڕۆژانە خەریکە ڕاهێنان و بارهێنانی بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ئەو هێزەیە کە لە دوا ڕۆژە ئەتوانێت گیانێکی تازە ببەخشێت بە شۆڕش، گیانێکی تازە ببەخشێت بە مبارزە لە ناو خیابانەکان و لە ناو شارەکانی کوردستانە و ئەتوانێت لە دوا ڕۆژە وەکو هێزێکی ئامادە بێت کە پشتیوانی لە خەڵکی ڕاپەڕێوی کوردستان بکات. بۆیە بە خەڵکی کوردستان ئێمە ڕادەگەیەنین کە ئەو هێزە ئامادەیە، ئەو هێزە تەیارە، ئەو هێزە زۆر بە تامەزرۆ ئێوەیە کە بتوانێت خەباتی خۆی باتەوە نێو شەقامەکانی کوردستانە و لەوێ و بتوانێت لە وڵاتی خۆیانە لەوێ مافەکانی خۆیان بەدەست بێرن و جمهوری ئیسلامی وەگۆڕ بنن. بەڵێ زۆر زۆر سپاس چیاگیان هەر بژی و بمێنی بۆ کۆمەڵە. سپاس بۆ چیا کە ئێستا لەگەڵمان بۆ قسە و باسی ئێوەشمان بیست. سپاس بۆ ئێوەش. بخشنده مارو سالو جان 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 رای گرگری بالا رنجری مجونا شناری اجان من ماره میرنامش کاره آوزن دکوشان رو جان 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 تیشه مایا رگه مایا ناگینا دوایی
تاقیره ندوری جه سرما بسیتی و آزاری جان 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 نامرو خیره بیرمان نفره دوای من دینا هیره فیلی شاهیدن او توی روات هزارم گولی سوری جان 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 مشغل بدسته یک بیرو هسته تسر کوتن ناواتن پارتیزانی شری جیانی بخشنده مالو سارو جان 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 روی کارگاری بەڵێ عزیزان ئێستاش لە خزمەت هاوڕێ ئاکۆی ئەنوەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەداین کە قسە و باسی ئەویش ببیستین. هاوڕێ ئاکۆ ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لەم ڕێپۆرتاژەدا. سەرەتا پێم باشە پێم بڵێ کە حکمەوەی کێمە بەرەوپیری 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی کۆمەڵەوە دەچین. پێم باشە ئەگەر بتانێ پێناسەیەکی کۆمەڵە بکەن چۆنی پێناسەکە دەکەن و هەڵسەنگانێکتان بێت لەسەر تێکۆشان و خەباتی کۆمەڵە هەتا بە ئەمڕۆکە. سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە جێخۆیەتی لێرەوە پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە بکەم لە هەموو کەسانەی کە بە شێوەیەک لە شێوەکان ڕزگاریان لە ستەم و چەوسانەوە گرێدراوە بە بەرەو پێشچوونی ئامانج و ئاوات و ئارەزوەکانی کۆمەڵە. پیرۆزباییەکەم لەو کەسانەی کە دڵیان لە گرێوی ئازادی و یەکسانی ئینسانەیە. هەروەها پیرۆزبایی بکەم لە بنەماڵەی ئازیزی گیانبەخکردوان و بەڵێن دووبارە بکەینەوە کە تا گەیشتن بە هەموو ئاوات و ئارەزوەکانی ڕۆڵەکانیان درێژە پێدەری ڕێگای پڕ لە شانازیانە بین. کاک ئەمیر سەختە وەڵامدانەوە بە پرسیارێک کە هەم کاتی زۆری ئەوێت هەم بیرکردنەوەی باشیشی ئەوێت، چونکە ئەبێ هەم بگەڕێنەوە بۆ مێژوو هەم هەڵسەنگانێکی بە قەولی معروف ئاکادمیک لەسەر جەرەیانێک کە تا ئێستاش لە هەر جوڵە و حرەکەتێکی ناو کۆمەڵگا، لە هەر جوڵە و حرەکەتێکی هێزە سیاسیەکان کۆمەڵە سەرچاوەی ستایشە، تعریفە، لە هەمان کاتە نەغدە، ئەرزیابیە بە هەموو باش و خراپەکانیەوە. ئەمە بۆیە ئاوایە کۆمەڵە بۆیە ئاوا مەترەحە لەبەرەوەی کە جەرایانێکی زیندووە. جەرایانێکی زیندوش مادام لە حاڵی حرەکەت و تەکاپ وایە، مادام لە حاڵی کار و فعالیەتی ڕۆژانەیە زۆرتەبیعیە موردی نەقد قەرارەگرێ. کۆمەڵە تەئسیر داهێنەرە لەسەر کۆمەڵگا، لەسەر ڕووداوەکانی دەوروبەری خۆی، بۆیە کە زۆر جار تەرەفدارانێکیش پێیا ئەکات و موردی ستایشیشە. کۆمەڵە لە ئێستایاژی کۆمەڵە لەسەر ئەو شتانەی کە لە دەوروبەری خۆی ڕوەدات هەوڵ ئەدات تەئسیر دابنێت و تەئسیریش وەرەگرێ، بۆیە کە زۆر جار لەوانەیە تووشی تەناخوزیش ببێت، تووشی ئەختلافیش ببێت و لە ناوخۆشیە کێشەی بۆ دروست بوێت. تەواوی ئەمانە تعریف لە جەرایانێکی زیندووە کە ئەتوانێت هەم موردی ستایش قەرار بگیرێت، هەم موردی نەقد قەرار بگرێت. بەڵام من ئەگەر بمەوێت بە کورتی سی ویژەیەکی تایبەتی کۆمەڵایە کۆمەڵە تعریفکەم ئەتوانم بە سێ خاڵی گرنگ ئیشارە بکەم. یەکیان هێزی ڕێخستنی کۆمەڵایەتیە. توار لە جەرایانی قیامی ژینا ئەگەر دقەتت دابێ بەبێ ئەوەی کە کادر و ئەندامانی کۆمەڵە نەخشی بەرچاویان لە ڕێخستنەکان هەبێت، بەبێ ئەوەی کە حزوری فیزیکی کادرەکان لەناو ئاعترازاتی خیابانی لەناو لە پێکێنانی شوعارەکان بە تایبەت کە لە سەقزەوە دەستی پێکرد و هەموو ئێرانی گرتەوە، ئەو شتانەی کە بەشێکن لە فعالیەتی 45 ساڵەی کۆمەڵە، ئەو دروشمانەی کە بەشێکن لە بەرنامە و ئارەزوەکانی کۆمەڵە، شوعاری ژنجیان ئازادی، شوعاری دنیایەکی باش بۆ مرۆڤایەتی، شوعاری لابردنی هەر چەشنە هەڵاواردنێکی جنسی و کۆمەڵایەتی و چینایەتی. تەواوی ئەمانە دروشمگە لێبوون کە لە جرایانی قیامی ژینا لەسەر زاری معترزین بوون لەسەر شەقام. تەواوی ئەمانە لە مێژووی خەباتی کۆمەڵەیە
لە کوردستان کاری بۆ کراوە فعالیەتی بۆ کراوە لە ئەدەبیاتمانە بووە و بەشێکە لە ئارەزوەکانی ئێمەوە ئێستا ئەمە ڕنگدانەوەی کۆمەڵایەتی هەبووە بنابراین کۆمەڵە ڕێخستنی ڕێخەرێکی کۆمەڵایەتیە ئەتوانێت ڕاحەت متشەکل بکە خەڵک گوێ لێگرن خەڵک ئەمڕۆڵێمان بگرە بەیانی تاکتیکە گۆڕێت بە شێوازێکی تر لە هەر حاڵ لە چوارچەوەی جۆرافیای کوردستانە خەڵکانێکی ئەجگار زۆر گوێ لێگرن و بە معنایەک ئەم کۆمەڵە زیندووە لە حاڵی حرەکەتە جێگە و پێگەی کۆمەڵایەتی هەیە کۆمەڵە ئایندەنەگەرە ئارمانخواهە ئەهدافێکی درازمدەتیە بەڵام ئێستا لەبیر نەچوێتەوە لەسەر ڕووداوەکانی ئێستا هەڵوێستەگرێت تەحلیلی هەیە و بڕیارەدات بۆ یەکە زۆر جار بیستماناڵن کۆمەڵە ڕۆڵەی زمانی خۆیەتی چاوەڕێ ئەوە ناکەن کە حتمما بە ئارمانەکانمان بگەن زۆر هێز و لایەنی سیاسی هەن کە ئارمانخواهن ئەهدافەکانیان جوانە وەکو شاید وەکو ئێمەش بیر بکەنەوە معتەقدن بە سوسیالیزم معتەقدن بە دنیایەکی باش بۆ مرۆڤایەتی بەڵام لەسەر هەڵوێستەکان لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆی ناو کۆمەڵگا و دەوروبەری بێنەخشە خۆی نابینێتەوانە یا بۆ ئەوەی کە لە تمەیەک لە ئارمان و لە ئارەزوەکان یا لە ئەهدافەکەی نەدرێت کە بۆ درازمدەت هەیەی ئەندەنەگەریەکەی لە پێش خۆی داناوە نەدرێ هەڵوێست لەسەر ئێستا وەرناگرێ ئەگەر هەڵوێستی ژوەرگرێ بە قۆلی معروف و زۆر کلیشەیە بەڵام کۆمەڵە لەسەر ئێستا ڕۆڵەی زمانی خۆیەتیانی بە شێوەیەک ئێستای گرێداوە بە ئایندەوە ڕووداوەکانی ئێستای گرێداوە بە ئاواتەکان و بە ئارەزوەکانێک کە لە ئایندای هەیەی ئەوەشی کە کۆمەڵە تا ئێستا توانیوێتی لە کوردستان بە تایبەتی ڕۆڵی بەرچاوی هەبێ ئەو گەیشتن بە سوسیالیزم یا سوسیالیزمی عینیەت پێداوە لە کوردستان بکرێتی بە شتێکی مادی بۆ خەڵکی کوردستان بە ئارەزویەک بە خەونێک بە تەنیا هەدەفێکی دەستنیافتنی بە قەولی فارسی تەبدیل نەکردووە کە ئەمە ینی کاتێک لە کوردستان بازە سوسیالیزمەکەیت ئۆتۆماتیک مەسەلەن دەسەڵاتێکی جەماوەری دێتە بەرچاو لابردنی هەڵاواردنی جنسی دێتە بەرچاو لابردنی ئەو تەزادە خەشنە چینایەتیە دێتە بەرچاو و دانی بیمە کۆمەڵایەتیەکان دێتە بەرچاو کەمکردنەوەی حەقدەستی ساعتکاری کرێکار و برنەسەرەوەی حەقدەستی کرێکار دێتە بەرچاو ینی بە شێوەیەک سوسیالیزمی معناکردوەتەوە لەمڕۆیە لە ژیانی ئەمڕۆی کۆمەڵانی خەڵک لە کوردستان من ئەگەر توانی بێتم لەم ماجال لە کورتایەت پێناسەیەکم بۆ کۆمەڵە دانابێت ئەوژەوەی لەو سێ خاڵەیە خولاسەی بکەمەوە یەکەم هێزی ڕێخستنی کۆمەڵایەتی هەیە دووهەم ڕۆڵەی زمانەی خۆیەتی ئێستا و داهاتووی لە یەک گیانەکردوەوە ئێستای گرێداوە بە داهاتووە بۆ هەڵوێستەکانی و سیاسەتەکانی هەبێت تێکەڵاو بێت لەگەڵ ئێستا و لەگەڵ داهاتووی سێهەم سوسیالیزمی بە شتێکی ڕۆشن مادیەتی پێداوە لە کۆمەڵگا و کروێتی بە ئیسلاحێک کە ئێستا لەسەر زاری زۆربەی کۆمەڵانی خەڵک لە کوردستانە هاوڕێیاکۆ دیارە و سێویژگی ئەو سێویژێگیەی کە باست کردی کۆمەڵە ئەو پێناسە جوانی کە باست کرد هەر ئەمانە بوون ئەوەی کە کۆمەڵە لە زەمانێکی زۆر کووردا جەماوەری بێتەوە بارودۆخەکە زۆر تایبەتە خۆتان ئاگادارن وەزعەتی کوردستان بە تایبەت زۆر زۆر میلیتاریزەیە لە چاو ناوچەکانی تریێران پێت وایە ئەرکی کۆمەڵە بۆ ئەوەی کە هەم بە خەولی بە خۆتان باستان کرد ئێستای گرێداوە بە دوا ڕۆژدا ئەرکی کۆمەڵە هەڵسوڕاوانی کۆمەڵە کە لە ناون دەبێت چی بێت بۆ ئەوەی کە ئاسۆمان بەسەرکەوتن بگات ئەبێت پێداگیری بکەنەوە لەسەر و سێ خاڵە سیاسەتدا ڕێژین لەسەر و سێ خاڵە هەڵوێست بگرین ڕەهنموت بدەین لەسەر و سێ خاڵە نابێدا بڕێن لە کۆمەلگا کۆمەلگا ئێستا کۆمەلگایەکی زیندووە جگەلەوەش جەرایاناتی زۆر لە بەرەی ڕاستەوە بگرە هەتا ئەو چەپانەی کە وتم باشن ئینسان دۆستن جەرایاناتێکی معتەقد بە سوسیالیستن بەڵام لە ئێستاە زندگی ناکەن تەوەی ئەوانە
لە کەمینان کە ئەم خەباتەی کە ئێستا بەناوی خەباتی ژینا ئەم ئەنقلابەیە ئەم شۆڕەشەی کە ئێستا بەناوی ژینا ناوزت کراوە بە لاڕێدا ببرێ کۆمەڵە ئەبێت لە ئێستادا وریاتر لە جاران لەسەر ئەو سێ خاڵەی پێداگری بکە ڕێخستنە جەماوەریەکان بچێتەوە ناو کۆمەلگا و داوا بکات کە جەماوەر لە دەوری ئەو دروشمگەلەی کە لە سەرەتاوە وەک ژیان ئازادی وەک لابردنی هەموونە و هەڵاواردنێکی جنسی و نەتەوەیی و چینایەتی وەکو ئەمانە پێداگری بکات و خەڵک لە دەوری ئەم دروشمانە و لە دەوری ئەم داخوازانە لە دەوری یەک جەم کاتەوە جگەلەوەش لەسەر ئێستا مەوکول نەکات بەداهاتوو ئێستا کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی معتەرزە ناڕازیە گەنج و لاوێکی زۆر ئێستا بە حکمی هەبوونی دنیای ئێرتباتات پێشکەوتن لە دنیای ئێرتباتاتە بە مافەکانی خۆیان ئاشنان وەک نەوەکانی پێشوون وەک جیلەکانی پێشوونین ئەبێ ئەم جیلە باش بناسین ئەبێ ئەم جیلە لە هەموو بوارەکان ویست و داخوازەکانیان هەیەجانەکانیان نیازەکانیان بناسین و بەپێی ئەوە ڕاهنمود بدەین تەنانەت لەوانەیە بڕێکیان ڕووکەنە تەشکیلاتی ئەمە بێنە ناو ڕیزەکانی پێشمەرگایەتیەوە ئەبێ ئەو شناختەی کە ئەمڕۆ چ لە ناو کۆمەلگا و بۆ ڕێخستنی ئەوان لە ناو کۆمەلگا هەمانە بنسبەت هەڵسوکەوتیشمان بنسبەت ئەو جیلەوە کە دێنە ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵەوە انتخابەکەن و ئەبێن مکانیزم هایەکی تر ڕەوشکارێکی تر و شێوەکارێکی تر بۆ برنەسەرەوەی ئاگاهی ئەم ئینسانە ناڕازی معتەرزە بەڵام گەنجانە ئەمانەی کە پڕ لە هەیەجانن پڕ لە شور و شەوقن و تەسمیمی نەهاییان بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی گرتووە بگرینە بەر بۆی کە بتوانین ئەو کەماکان ئەو هێزە بین کە ئەتوانین ڕێخەر بین لە ناو کۆمەلگاکەمان ئەوێ بە باشی بناسین جگەلەوەش پێداگری بکەین لەسەر ئەهداف و ئارمانەکانمان هەروەکو لە ڕابردووە لە سەرەتاوە لە کوچی مێژووی مەریوان و هەتا کوێشەڕی 24 ڕۆژەی سنە و هەتا ئەو خەبات چەکداری کە دەستی پێکرد و هێنانە ناو ڕیزی خەباتی ژنانەوانێ چەکدارکردنی ژنانتەوەی ئەوانە کە گرتومانەتە بەر و بە مەحنایەک سوسیالیزممان مادی کردەوە عینیەتمان پێبەخشی و کردمانە پەدیدەیەکی شناختە شدە لە کوردستان ئەبێ بۆ ئێستاش بۆ ئەم جیلە بۆ ئەم نەوە کە تازە هاتوونەتە سەر شەقام و ناڕازین بەدەست دەسەڵاتی کۆماری ئیسلامی و بڕیاری جدیان داوە بۆ کۆماری ئیسلامی بڕوخێنن ئەمە بۆیان معناکەینەوە ئەبێ جیلی نوێی شۆڕەژێری ئێران و بە تایبەت کوردستان ئاوات و ئارەزوەکانیان لە ناو کۆمەلگای سوسیالیستیا ببیننەوە ئەوەی کە کۆمەڵە بۆ جیلە پێشوو ئەو کارێک کرد ئەبێ بۆ داهاتوو ژەو کارە بکات بەڵام لەوانەیە تەنیا شێوە کارەکە فەرقی بکە نەحوەی فعالیەتەکانمان فەرقی بکە ئەدەبیاتمان لە ڕاگەیاندنەکانمان جیاواز بێت من هیوادارم با تەوەجوو بەوەشی کەوتم لە پێشکەوتنی ئێرتباتات شانسێکی گەورە ئەوە تا بەدەست کۆمەڵەوە کە هەر لەمە کەڵک وەرگێت بۆ دیهێنانی ئارەزوەکانی بەڵێ هەوراکۆ ئێمە کاتەکەمان زۆر کەمە بەڵام ئەگەر لە کۆتاییدا دەتانێت بە کورتی قسەیەکە ئاماژەتان پێدەکرد بێت فەرموو قسەیەکی تایبەتی نەماوە هاوڕێ ئەمیر جارێکی تر ڕۆژی کۆمەڵە پیرۆزەکەم لە ئێوە و لە ئەو هاوڕێیانەی کە لە هەر کوێیەکی ئەم کۆرەی زەویە هەن بەڵام ڕۆژێک لەگەڵ ئەم تەشیلاتە بوون زەحمەتیان بۆ کێشاوە ئارەقەیان بۆ ڕەشتووە لە هەموو ئینسانانەی کە هەلوەکو لە سەرەتاوتون ڕزگاریان لە سەم و چەوسانەوە گرێدراوە بە ئاوات و ئارەزبەکانی کۆمەڵەوە پیرۆزەکەم و هیوای سەرکەوتنتان وایە ئەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ قسە و باسەکەی سپاس هاوڕێ ئاکۆ
ئێمە کۆمەڵین و کۆمەڵە دەنگمانە. ئێمە کۆمەڵین و کۆمەڵە باوەڕ و بیربانە. ئەوە تا سووری ئاڵاکەمان، چەقلی چاوتانە و چەکمان، قەڵەم و دەنگمان، باوەڕ و بیرمان، شێعر و گۆرانیمان، شەو هاژێنی هەموو تەمەنی ڕەشتانە. بەڵێم بێت کە کازیوەی دوا شەوە زەنگین و گەزیزەی دوا ڕەشە زستانی سەخڵەت. بەڵێم بێت پاساری ئازادیمان لەسەر گوێسوانی هەموو ماڵەکانی ئەم نیشتمانە داگیرکراوەمان دەچریکێنێ و هەموومان دەبین بە فواد و هەموومان سوورە سواری شۆڕشین و یەکدەنگ دەگوڕێنین بەسەر تانا و دەڵێین ئێمەین سدیقی کەمانگەر، ئێمەین دوکتور جەعفەر و ئێمەین کاکخانەی نەمر و ئێمە کۆمەڵین و کۆمەڵە دەنگمانە. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە.